اما وی پرسی زیاتر گوتوبیج بکن به میوانداری رزدار دلاور ابا بکر رهبر سنتر راهنان پیشه‌ای لهولره کاک دلاور تو بخیر هاتی و سپاس بو آماده بوناوه کینه شین سوده جبان خولان ببینین پیشه‌ای سپاسدانەکەم لە دەرفەتەی ئەوانەی کە سوودمەند دەبن لە بەشداریکردن لە خولەکانی ڕاهێنانی پیشەیی ئەو کەسانە کە بێکارن و دەرچوانی زانکۆ و پەیمانگەکان مەرجێنوان چنە چ مەرجێکی لەخوا دەگرە بەس ئەڤن مەرج بێکار بن و تەمەنەکەشی گونجاوبی ینی لە حەفدە بەسەرەوە تاکو چل ساریش دەتوانی بەشداری خولەکان بکە بەڵام هەندێک جار دەبینی ئەمە خولی هەب بە هەمانجی ڕێکخراوەکان دەکەینەوە ڕێکخراوەکان مەرجی خۆیان دانێن لەوانی ئاسی تەمەنەکەی کەم بکەنەوە ئەگەر ئەوەی بتوانانی کار بکە دەتوانانی بەشداربی باشە تا چەند باڵانس دنابەرە هەردوو ڕێگەساندا تێ li ber çavgirtin ji mareka tehdît heye bijîn hende zalan bin hende jin bin têda bejdar bin yan bo hemiyan vekiriye هەمووان کراوەیە بەشدار بن بەڵام ئەگەر تەماشای پار و پێرار بکەی بەڕاستی جێگای دڵخۆشیە لە هەندە خولەکان ڕێژەی ئافرەتان زیاتر بووە باورێنی کچەکان لە کوڕەکان وەڕای لۆی دەگەڕێت زیاتر خەڵک گۆشیاری و ئەوەی زیاتر ئافرەت ڕوو لە کار دەکات پێشتر بەهۆی هەندێک قەید و شەرتی کۆمەڵایەتی زیاتر چاوێن لەدام بەزراندر بوو نەک لە کارتابەت کار بکەم بەڵام ئێستا خۆشبەختانە هەم بوارەکان ئافرەت شار بەشاری پیا و دەتوانی کار بکات ئەوە دەورەشی زۆر بەردەستیمە هەیە تا ئاماژە پێکری بزانین چەند وڵای ئێستا دەستم نییە بەس ئەو ئامارانی دامانە سەروی خۆمان و جەناوی وەزیر بەڕاستی ڕۆژێک باسی کرد بۆتەوەی لایەتی ئێستا ئەو بووینەکەوینە لە بەشدار بوونی خۆرەکان باشە خوادی پێویستیین تایبەت ژی جێوا تێتەکردن دەبان خوولاندا یان چاوا مامەڵە لەگەلوان تێتەکردن خۆی کامە خولەکان ڕدەگەینین حتمما هەر کارێک دەتوانی مەسەرەن جیاوازە ئیشەکان بە پێی توانای ئێستا مەسەرەن وزەی خۆر لە وزەی خۆر بڕوا بکە بەشداربوونی کچان گەلەگە زۆرە خاستان ئەوانەی دەرچووی کۆلیژی ئەندازدارینە هەرچەندە زەحمەتیشە ئیشەکە هەروە لە بواری کارەبا و لە بواری بەستنی تۆڕەکانی ئەتەرنێت و کامێرەوانە کۆمپیوتەر دوورمان ئەوانە زیاتر هەت بوونەکان ڕازانەوەی شوێنەکانوانە ئەفرە زیاتر بەشداربووینە بەڵام میکانیک سیارات و PVC و لەحیم و نەجاری ئەوانە زیاتر ئەبە هەمی ئەو پیشانەیان هێشتامانە چ پیشەیەن دیدی 16 بوار وەکو هەولێر تاوان بەڕێوەبەتی ڕایەنانی پیشەی هەولێر کۆنتترین بەڕێوەبەتی ساڵی 82 دروستکرا دواتر دوای ڕاپەڕین سلێمانی و دۆک دروستکرا ئێستا خۆشبەختانە لە کەلار هەیە لە هەڵەبجە هەیە بۆ واخری کراوە لە سلێمانیشێ ئەوەسێ لا هەولێر و لە سۆران هەیە و لە دهۆک و زاخۆ کراوە لە قەڵازەی کراوە ئێستا بە بەرنمەیە لە کوێ و لە شەقلاوە شارەبی کەینەوە شامەشان قەزایەکان کەش باشە کاک دلاوەرنها ئامادەکاری تێنەکردن بۆ ئەوەی خول بێنەبەکردن کەنگی دەست پێ دەکەن دکاریە نوێ چ نەزیدەتر ئێستا دەست پێکرایە چەند خولەکەم ئێستا دەست پێکردن بەڵێ ئێستا لە دەستگار ڕوانگە چەند خولەکی دەست پێکردە لە هەولێر و لە کەلار و لە سلێمانیوانە لە بۆ ئەو کەسانەیە کە بێکارن ئەوەی ئێستا لە لای ئێمە هەولێر کە لە 20 چاردەستی پێکرد خولەکە تایبەت بە 12 کەس بڕوا بکە هەمویان کچن و لە خولەکانیش دارتاشیە CNC ئەوەی بە کۆمپیوتەر نەخشی لەسەر نەخشە سازیەکان دەکەن خولەکان دەستی پێکردێ ماوەی خولەکە 30 ڕۆژە بە هەمانجی ڕێکخراوی جیایزێت ئەو خولە لە ماوەی ئەو خولێ 15 ڕۆژ کاپی دەرێنەوە زیانی کار بناسا و دوو ڕۆژیان ئاشنایەت بوونە بە یاسای کار و یاسی خاننشینی کرێکاران دەستەبەر و خاننشینی کرێکاران و تەندروستی و سەلامەتی پیشەیشان پێدەگوترێت لە زمینێ خولێ هەروە ئێستا بەردەوام هەیە لەگەڵ ڕێکخراوی ڕوانگە لە بۆ 50 کەس ئەوانێک کە لە ئەوروپا گەڕاینەوە خولیان لۆ بکەینەوە بیدایەتی خولەکانی کاپ و ئەوانیان پێدەگوترێت دواتر 15 ڕۆژ ڕاهێنانی پیشەی دەبینن بۆ پیشانی کە خۆیان ئارەزویان دەکەن ئەوەش لەو جوان دەست پێ دەکەن ئێستا لەسەر ئاستیارێمی کوردستان ڕێکخراوی UNDP لە کەلار و لە هەڵەبجە سلێمانی قەڵازە لە هەولێر و سۆران هەروەها دهۆک و لە زاخۆش لە بۆ 529 بەشدار بوو خولی دەکەینەوە ماوەی خولەکەی 30 ڕۆژە لە بوارە جیاجیاکان وەکو هەولێر ئیمە لە بواری وزەی خۆرە هەروەها ئەوەی کۆمپیوتەر پێدرێن
کارەبایە و دوورمانە لە بۆ ئافرەتان ئەویت کەش سوۆشال میدیا سوشیال لەباری ئەبەر سوۆشال میدیا ئەو خولانە ئێستا لە 95 دەست پێ دەکات لە بۆ 65 ئارەزوومەند کۆی گشتی ئەوانێک کە ئێستا خولەکان سەرتاسەر 522 کەس بەشدار بوو بەشدار دەبن ژمارە ئەو قاس هەبوو ئەوەندە هەبوو یانیش دەرگا بۆ ئەوەندە کراوەیە بڕوا بکە ئێمە کە ئەو خولانەمان ڕاگەیاند زیاتر لە 1000 قسوور کەس داوایان کرد باشە ینی ئەمە لەو 1665 کەسی دەبی بە پرۆفایلینگ ئەمە وەریان بگرین ینی ئارەزوو لەسەر خولەکان گەلە زۆرە بەس بە خۆ دەزانانی ئەمە شوێنمان زۆر نییە مەسەن هەر خولەک دەتوانین 20 کەس 15 تا 20 کەس بتوانانی بەشداری ئەفئانگیەکەوە هەیە لەگەڵ ڕێکخراوان بۆ برەڤەبرناوان خۆلان کی بە خولان ڕادبە کی وانەیان پێشکەش دکەوانە چ خود دەگرن کردداری نەزیدەتر خۆی لایمە کردداری هەیە و ئەویت کەشی نەزەریشیە باشە بابرێن چووکە ئێستا جیهانی کار بناسە کاپ ئەوە زیاتر ئەوەیە چۆن ئەتوو جیهانی کار دەناسی مامۆستامان هەیە کاوانە لایەن ڕێکخراوی ئێڵایوی سەربەیوێن ڕێکخراوی کاری نێودەوڵەتی بڕوانامەیان پێدرایە هەروە ئێسای وای بیمان هەیە ئەویش مهارات حیاتیان کارەمەی ژیانمان هەیە ئەوانە هەموو وەردەگرن چۆنە تو دەگەر دەوروبەر تەعامل دەکەی ینی پێش ئەوەی فێرە پیشەکەی بی ئەوانیان فێر دەکەین جیهانی کار بناسە چۆن تەعامل لەگە دەوروبەر دەکەی ئەو شتانە هەمووی دەی بەرچاوڕوونی کاری خود پیشەکەش چکە مەرزنی ئەوەی هەر پیشەشی دەستکەوت بتوانانی سەرکەوتی دواتر کاک دلارەتە بەحساوان گەنجان کردین کوبەت گەڕن لە دەرەوەی وڵات و ئەوژی بەشدار بن ئەوان دکارن سەردانەوە بکەن هەر کەسش بەرک بەشەکەوان کەسین دچنە دەرەوە دەبێژن بەلکی کار نینە وێرە چن پەیکارێکی دی دەرەوە دەگەڕێن بەسەکەر بێت فێرە پیشەیەکەوەها ببیتن دەسوبە شێتکارێکیش بدەست خۆڤە بێخیتن بۆ وێرە بڵێ ئێستا ئەو بەرنامێک کە هەیە ڕێکخراوی ڕوانگەی پێدەستی بە هەمانجی جیایزێت بەڕاستی ئەوە شتێکی زۆر باشە بەس لە هەمان کات وەکو حکوومەتی هەرێمی کوردستانیش ئەمە پێشتریش لەگەر ڕێکخراوی هیجرەی نێودەوڵەتی IMO ئەو بەرنامان هەبوو خەڵکەی زۆر ئەوانی گەڕانەوە کاتی خۆی ئەمە خولمان لەبۆ کردەوە ئەوان هاوکاریان کردن بە پارە یان بە دابینکردنی کەرستەی ئیشکردنەکەیان بابرین ئەوانە هەموو لەسەر کار دامەزان یاخود ئەوانیان برد گرێبەستەشان لەگەر خاوەنکارەکانیان کرد بۆ ماوەی ساڵک ئەوانە موچەکاندا یان 6 مانگ هەتا ساڵەکی دواتر ڕگە و خاوەنکارە ئەو کەسێ بەدڵ بوو ئۆتۆماتیکی لای خۆی جێ دێشتەوە و دەکەتە سەر زمەوی و هەروە لەسەر بجێ حکوومەتی هەرێمی کوردستانیش ئێستا پرۆپۆزەلمان بەرز کردووە هەم لە دوولایەن ئێمە پارەی ئۆپیسیمان هەیە لەگەر ئەو بجێ کە لای وەزارەتی دارایی وەزارەتی خۆمان دەبوو خولەکان ڕاهێنانی پیشەی دابین دەکرێت دەتوانین خولی زیاتر بکەینەوە و هەندێک جارەگە خولەکان بەیانیان پێڕانەکەین دەتوانین خولی ئێوارانیش بکەینەوە ینی بە دوو شەفت مامۆستایەکانمان ئیش بکەن کاک دلاوەر ئەوێت کو بەشدار بن بێکارن بوو ئارمانجەوەی بەشدار بن سبە کارێکەوان دەست بکەی پشتی پیشەیەکی فێر بن بەلکی گەلێک هەنە بوونمونە ڕێبەبەری ئەوە لە ناوەندە هەولێرێ لە دەرەوەی باژار بێن بووان تشتێک لە بەرچاو هەیە مانەڤەیە هاتن و چوونە تشتێکی وا هەبوو خەرجێک لەسەر ئەستویە وا بوو یان ئەستوی ڕێکخراوان بوو خۆی ئەوەی لەسەر حکوومەتە ئەمە ڕۆژانە 5,000 دیاریان دێن لەگەر جەمە خواردنەکی سووک بابرێن کۆفی برێکک 5,000 وەرەگرنە بۆ هاتوچۆی ئەوانی کەش ئێستا حالیان ئەوانی خولی UNDP پارەی هاتوچیانە بۆ سەر دەکرێت لەگەر ژەمە خۆراکە ینی کۆفی برێکیشان باشە کاک دلاوەر حتا خۆلێ هەند گەلدانە فێرە پیشەیەکی دەبن پشتی وێ بوو بڤەدیتنا دەرفەتەکە کاری هەن بەردەوامن لەگەلوان و حتا وێ دەمەک و سەرکەوتنت بەدەستین دکاری خوادا پاش دەرچوونی ئەوانە ئێمە لە وەکو وەزارەتی کار لە دوو ڕێگاوە دەتوانین هاوکاریە بن یەک سەردانی بەڕێوەبەرەتەکانی کار بکەن خۆیان ناونووس بکەن لەوێندەرێ بەشەچانەیە بە دوای هەلیکار دەگرن لە کەرتی تایبەت ئەو هەلیکارانە لای خۆیان تۆمار دەکەن و پەیوەندی بۆ کەسان دەکەن کە ئارەزووی کارکردنیان هەیە دەتوان لەو ڕێگەوە هەلیکار بڕخسێنن دوو بەڕێوەبەراتی قەرزی بچووکمان لێ سندوقی پاڵپشتی گەنجان ئەوانش دەتوانن بەپێی ئەوی شەیهێتیان داوای قەرز بکەن کە بێ سوود بەبێ ینی قازاند پارەکە حکوومەت دایانداتێ لە $1000 تا $10,000 دەتوانین سوودمەند بن لەو پارەی بتوانن دەستگای یان شوێنێک تایبەت بە خۆیان دروست بکەن ئێمە بە دووادا چون بە تەماینە بەڕاستی هەتا ئێستا نەمام بەشێک لە بەڕێوەبەراتەکەمان دابنێن بە دووادا چون پاش دەرچوونی خولەکان پەیوەندی هەمینێ بەڵام پەیوەندی کار هەیە ئەوش لە ڕێگای ئەو پەیوەندی لە بینی مامۆستاکە دروست دەبێت زۆر جاران لە کاتی ئیشکردن کێشێک دێتە بەردەم ینی ئەو پەیوەندی هەر دەمێنێتن گەلێک سپاس ڕێزدار دلاوەر ئەبابەکر ڕێبەبەرێ ناوەندە ڕاهێنانە پیشەیە هەولێرە سپاس بۆ وان زانیاریە و دەمێتە دایمە